یەکێک لە پرسیارەکان ئەڵێ بێزەحمەت من دایکم لە ئەشعەی تەنووری دەکەوت کە دڕکەپەتکی هەر لە مناڵیە و باریکتر بووەتەوە لە هی کەسی ئاسایی ئایا چارەسەر چییە؟ هەروەها ئەژنۆ پشتی سەوفان و فەقەراتی هەیە و ئەترسێت لە عملیات دکتۆر ئەڵێت پێویستە عملیات بکات ئەگەر عملیات نەکات چی ئەبێت؟ خۆی ئێمە نەخۆشیێکمان هەیە پێ ئەڵێن تەسکی کەناڵی دەرکەپەتکی بۆ ماوەیی یعنی هەر لە مناڵەکە لەدایک بوو با دروست بووە ئەمە لە سەرەتای کاریگەری زۆر بە دروست ناکات بەڕاستی زۆر کەس ئەوەی هەیە هیچیش پێوە دیار نییە بەڵام چ کاتێک کاریگەری دروستەکە ئەو کەسانی کە تووشی خزان سەوفانی فەقەران یا ئینزیلاقە بن خۆیان کەناڵەکان تەسکە ئەمەش زیاتر تەسکێکاتەوە ئازارەکە و سەربوونەکە زیاترە لە کەسی ئاسایی چ کاتێک پێویست بە نەشتەرگەری ئەکات بەڕاستی هەموو نەخۆشیێکی فەقەرات پێویست بە عملیات ناکات تقریبا ئەتوانین بڵێن 80% پێویست بە نەشتەرگەری ناکات ئەوەی کە ئەمێنێتەوە ئەگەر لە ماوەی 6 مانگە چارەسەر وەرگرتن وەرزشکردن خۆپارێزی کاریگەری چاکی نەبوو یاخود بەداخەوە خراپتر بوو باشترە بیکات چونکە ئەمە کاریگەری لەسەر دەمارەکان دروستەکات دەمارەکان سستەکات لەبرۆ باشترە ئەگەر ماوەیەکی زۆر ئەوەی هەبوو بە مەرجێک ئەم شتانی کۆتمان جێبەجێ کرد باش نەبوو باشترە نەشتەرگەری بکات و سەوفانی ئەژنۆش ئەویش دەرەجەی خۆی هەیە بەڕاستی هەمووی پێویستی بە نەشتەرگەری ناکات خۆی 4 دەرەجی هەیە دەرەجی کۆتایی پێویست بە نەشتەرگەریەکە دەرەجەکانی کە ئەتوانین هیچ نەبێ ئەمە ڕای گرین ئازارێکی کەم بکەینەوە بە خۆپارێزی و بە وەرزش و بۆوانی کە دکتۆر بەدڵنیایە پێی وتووە ئەو شتانی کە چی باشە لی دوورکەوێتەوە